یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی کردووە بە جەولەیەکی دانووسان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان. تاو پەرلەمانەی دوو هاوپەیمانەکەی کە پارتی و گۆڕانی ناکۆک و ناتەبان بەچیان خست کارای بکەنەوە. یەکێتی لە کۆبوونەوەکان بەلایەنە سیاسیەکان و پێشەموشیان بە پارتی وتووە ئەگەر پەرلەمان بە زووترین کاتکارانەکەنەوە ئەوە یەکێتی بەشداری هیچ کۆبوونەوەیەکی تر ناکات بۆ پرسی ڕیفراندۆم. ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی زەحمەت کێشان دەڵێت یەکێتی ئەو جارە هەڵوێستەکانی تونتر بوون. هەردوو لامان زەختمان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان کردەوە بە دۆزینەوەی میکانیزمی تازە، ئەویش بە ڕێککەوتنی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان. پارتی ڕازی بوو بەبێ مەرج پەرلەمان کارا بکاتەوە و لە تەرەفی بەرامبەریش بزوتنەوەی گۆڕان دانیشتنی ڕەت نەکردەوە لەگەر پارتی دیموکراتی کوردستان، کەمە پێمان وایە ئەم دوو هەنگاوە هەنگاوێکی کار ئاسانی باش دەبن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. کات بە خێرایی دەڕوات کەمتر لە 2 مانگی ماوە بۆ ئەو وادەی بۆ ڕیفراندۆم دیاری کراوە، پەرلەمانیش کارا نەکراوەتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی دەڵێت دەبێت پێش مانگی ئاب پەرلەمان کارا بکەینەوە، ئەجینە کار لە کار دەترازێت. تا یەکی هەشت لەمە زیاتر تێنەپڕێت، تا یەکی هەشت پەرلەمان کارا بێتەوە، بەڵام بم وەرەقی عەمەلە. ئەم وەرەقی عەمەلە تا ئێستاکە برادران یەکێتی هاتوون، برادرانی پارتی هاتوون، گۆڕان قسە کراوە لەگەڵیان، بەڵام بۆ گوتم وەرەقەیەکی عەمەل نییە، نقاتەکان دیار نین تۆ لەسەر چی ڕێککەوی. تەنها ئەڵێن با پەرلەمان کارا بێتەوە، بەڵام چۆن کارا بێتەوە، بە چ شێوازێک کارا بێتەوە، ئەمەیان دیار نییە بەڕاستی. هەفتەی داهاتوو چاوەکان دەچنەوە سەر سلێمانی. لە سلێمانی یەکێتی و گۆڕان، پارتی و گۆڕان وا بڕیارە کۆ ببنەوە. پێدەچێت لە سلێمانی ئەو قوفڵەی کە 2 ساڵە لایەنەکان لە دەرگای پەرلەمانیان داوە لەوێ بێکەوە بیکەنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.